لە منارەی مزگەوتەکانەوە دەنگی تەکبیرات بەرز دەبێتەوە. موسڵمانان بۆ ئەنجامدانی نوێژی جەژن ڕوو لە مزگەوتەکان دەکەن. ئەمە دیمەنی دڵڕفێنی ئەنجامدانی سونەتی نوێژی جەژنە. جێژنی قوربان، جێژنی زۆری و بەرەکەتی خوای پەروەردیگارە سوبحانەه وتەعالە. دوای وتاری جەژنیش موسڵمانان بە دڵخۆشی و ئاسوودەییەوە گەردەن ئازادی لە یەکتر دەکەن و لاپەڕەیەکی نوێ لە برایەتی هەڵدەدەنەوە. بێشەک و گومان جێژنە یعنی قسەی خۆش، تەکبیرات، یعنی ڕووی خۆش، مسافەحە، گەردەن ئازادی، ئەوانە شەر هەمووی دەبی لە دڵەوە بی. ئینسان ئەگەر لە دڵەوە بوو ڕووی خۆش دەبی بەڕاستی، دەبیتە ساحیبی تەبەسوم و یعنی دەو بەخەندە و ڕووی خۆش و ئەوانە. مەسەلەی کوردی هەیە دەڵێ ئەگەر هاتمە ماڵت ڕووی خۆشم بدێ بەس نانم مەدێ مشکلە نییە. ینی ئەوە یەکە لە کللتورە جوانەکانی شار و وڵاتی خۆمان لە کوردستان. تەماشای هەر کوچە و کۆڵانێکی هەولێری قەڵاو منارە دەکەیت. خەڵکی بە گەرم و گوڕی و کامەرانیەوە سەردانی یەکدی دەکەن وەک نەریتێکی جوانی دانیشتوانی ئەم شارە کە لە دوای نوێش بە یەکتر شاد دەبنەوە و ڕوحی خۆشەویستی دەگۆڕنەوە. جێژنە پیرۆزەی خۆ ئاڕاستەی دەکەن. جێژتان لێ پیرۆز بێ هەتان بارە لە هەموو خەرچی بسوورمانان و لە هەموو لایەک و لە دۆست و برادەران و عادەتی مەوە هەیە، ینی ئەوە هەموو جێژنان دەرگە بە دەرکە لە ماڵان دەدەین. ئەوی هاتە دەرێ خڕ دەبێت دێن پێدا دەڕۆن هەتا لای مامۆستای و هەموو جێژن دێن لە مارە مەری شەربەتێکی دەخۆین و تاوی دەکەن، جێژنەکەی ئەوە دەکەن. ئەوە هەموو عادەتی مەوە چەند ساڵە لێرە ئەومان هەیە، ئەو عادەتە هەیە. گەڕەکی زانان هەتا ئەو کاتێ ئێستامە تێداینە بەردەوامی لەسەر ئەو نەریتەی کە لە جژنان هەبوو سەردانیکردنی ماڵان و جژنە پیرۆزەکردن. چەند نەریتێکی تایبەت و دیاریکراو هەیە تێیدا، ئەویش سەردانی چەند ماڵێکی دیاریکراوە، خواردنی چەند شتێکی تایبەتە کە ڕەنگە لە گەڕەکانی کا و شتە لە بەردەست نەبی. بۆ نمونە سەردانی یەک لە ماڵەکان دەکەین، ساڵانە ئەگەر شەربەتێک نەبێ لەو ماڵە نەخۆین وا دەکرێت جژن نەکراوە. دواتر سەردانی مامۆستای گەڕک دەکەین بە خۆشحاڵیەوە وێنەی یادگاری دەگرین وەکو هەموو جار بۆ هەموو جژنەکان. نەریتەکان زیندوی دەکەینەوە، گەردەن ئازایی لە یەکتر دەکەین و یەکتری عەفو دەکەین، بەڵکو خوای گەورە عەفومان بکە. جەژن مانای برایەتی و تەبایە ئینشاءڵڵا. ژنانی هەولێر خاوەنی ڕۆڵێکی گەورەن لەم بۆنەیەدا، ئەوانیش لە پاش پیاوان بە ڕوحیەتێکی پڕ لە میهرەبانیەوە لە دەرگای ماڵ یەکدی دەدەن و جەژنە پیرۆزە لە خزم و دراوسەیان دەکەن. نەریتێکنەوە ئەوها چەند سارەها بە جوانی هێشتی وڵای ئەمنەوە 22 سارە لەو کۆرانێمە ئەو هەمان هێشتەوە. 22 سارە بەو بەرەیدا دەڕێن، بۆ بەرەیدا دەگەڕێنەوە. یارەبی خوای گەورە سەلامەت بیخوا. چەندتان پێ خۆشە؟ هەر زۆر خۆشە، شەیتان کۆرە دەبیت نەگەوەندەی بکەین. گەلی هەموو مسلمانان جێژنە پیرۆزەیان لێ دەکەم و هە لە خۆشی دابن و هە سەرفراز و سەربرند بن. ئەوە مار بە مار دەگەڕێن پێدا دەچێن جێژنە پیرۆزیان لێ دەکەن. بەرێ ئەرێوەڵە پێدا دەچین مار بە مار جێژنانەی دەکەین لە گەریان و جەژنی قوربان وێزگەیەکی گرینگە بۆ سەردان و بەسەرکردنەوە و دەستگیرۆیی هەژاران. ئەگەر بتوانین ئەو گیانی بەخشین و هاوکاریەی لەم ڕۆژانەدا هەیە لە درێژایی ساڵدا درێژەی پێ بدەین، ئەوە کاریگەری ئەرێنی گەورەی لەسەر کۆمەڵگاکەمان دەبێت. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.